سەرۆک وەزیرانی عێراق ڕادەگەینێ کە حکوومەتەکەی توانیەتی بەشێکی پارێزراوەکەی عێراق بگەڕێنتەوە. لە ڕۆژی جیهانی نەهێشتنی توندوتیژی دیژی ژنانی کورد و گروپە فێمینستەکانی نیویۆرک کۆدەبنەوە. و لە شنگال پاشماوەی گۆڕی چەند قوربانیەکی هێرشی داعش دەدۆزرێنەوە. دنگ امریکا سلاووريزي نهف كاري من داخل شمو من صالح دمي جرب وبنار نهجات دمجمير رحفته بيانية الواشنطن بايتختم خلك جنويا برنامج كورد كونكشن جورا بيشكش دكن ام كاتتان شاد سوپای تورکیا بەشێک لە هەرێمی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بردومان دەکات لە تۆلەی هێرشێکی کوشتندا لە 13 تشرینی دووەمی ئەستەمبولدا کە ئەنقەرە گروپە کوردیەکان تاوانبار دەکاتن. لە گوتارێکدا بۆ پشتیوانانی پارتی داد و کەشەپێدانی سەرۆکی تورکیا ڕەجەب تەیب ئەردۆگان گوتی تورکیا سوورە لە سەرپاراستن و بەرگریکردن لە سنوورەکانی. دوا بەدوای پارلەمانەکەی ئەستەمبول تورکیا هێرشی کردە سەر چەند دەڤەرێکی سووریا و عێراقیش. دوێنێ یەکشەمەش تورکیا جارێکی تر هێرشی کردە سەر ئامانجەکانی چەکدارە کوردەکان و وەزیری بەرگری تورکیا بنکەیەکی لەشکەری تورکیا لەسەر سنووری عێراق سەرکردەوە. لە لایەکی ترەوە ئەنکەرە دەڵێتن کە بە هێزەکانی رووسیای گوتووە کردە چەکدارەکان لەو ناوچەیە ڕاناگرێتن. ئەمەش دوا بەدوای داوایەکی رووسیا بوو بۆ ڕاوەستاندنی کارە چەکدارەکانی تورکیا. دەمەکێدا کۆ تورکیە پلان دکە ئۆپەراسیۆنێکە لەشکریە بەژایی لە سووریە پێک بینە ڕێڤەبەریە خۆسەرا باکوور و ڕۆژهەڵاتی سووریە ژێ دۆستên خۆیان ئەمریکی و ئەوروپی دەخوازە کۆ بە ئاوایەکی دیپلۆماتیک دەستێوەردانێ بکەن و ڕێ لە ئۆپەراسیۆنەکە وەها بگرن. گەر تورکیە ئۆپەراسیۆنەکە وەها دەست پێ بکە ئەمریکا و ئەوروپی دکارن چ بکەن. ji bo ronîkirin û şîrovekirina vê mijarên ha mamosteya Newaf Xelîl rêveberê navenda lêkolînên Kurdî li Almanya û herwiha hevkarê me Sîrwan Qeço li pêşkongresê bimerane. Dema we baş mamoste Newaf berî em behsa helwesta Ewropiyan û Amerîka divê derbarê de bikin hûn dibêjin operasyoneke bejayiya Tirkiye nêzik e? Em baş bû te bû hemû mêvan û wedara temaşevana. براستی او گفاهانی هر دنی نجبر روجی داوی جبر اف مسئله مسئلاتی گریدای هلوست حکومت ترکیه جد 2012 دما سروکی ترکیه رجب طیب اردوغان گوگم قبول ناکن ناپجرین باکوره کی دستر سنوری بچید ما بس به او تدیج باشور کردستانی یا هرم کردستانی بیجن باکور اف هلوست هر دوامه دی جارنا تدی بهانه درد کردن وتم دمينه ابقى فعالي لسر كردا وبيكاتي دي لي وقت ديار بشتي حشت نهروجا هناكي جارنا بهيفي تشيد بن انجاما لبو تفكرا تشيد بن ودا انجاما لهفكرنا تركاب روسيا ونقبل كرنو بجراندنا امريكا دي ايدي باجت كذا مهيفيت كن انجاما حمو كاروباري دبلوماسي والوسطين دان كاربن ريب بربي إيريشا بجاية وفانا بقرن لي جغيري ويجي بنسيا مترسيا إيريشا بجاية جيب أبنها روج حمود فرن بنسازيا روجواي كردستاني قبرين البيشكتية تين أنجام قرتن جي بترولي جي غازي وجي نقشخانة وبده حزارة هزن قصدي أمادا باشيدن باستنفاردن وكي ديجي خلقي ويدري بيغمان مترسي واجي قال لك درباري قفي تركي روجه كيجي رانا وستيا باشا ما مسازي فكرم جمتو درباري هلوست يعني نرينا اوروبيان في درباري دا تشي او دكارن تشي بكن جبوري قرتان الفي كي لازنا بشم جم هفكاري ما سيروان برپرسن امریکی جی هنک ام ببیجن آخافتن في درباري دا پیشکش کرن داخویانی جالی پنتاگون جالی وزارت دربار درکتن او جی هنکی ناراضی بون خود في درباري دا انجام دادن تدویجی اویک و باندور به
و به باندور بش برگو وی جاره امریکی بتندی رخنه دکن ما داخوانین پنتاگونی وزارت برفانی ین سنتکام ین وزارت درو هروها هنک داخوانین سیناتورین امریکی وکو باب منندس کو بخوا سروک کمیته پیوندین درویه کسنی وکو کریس ون هولن کنگرسمانین وکو فرانک پالون اوانا گش کسنی به باندورن کو گوتناوان للجم ریفبریا بایدن اوانا کسنی دموکراتن هلبت گوتناوان جم بايدن تي جهداري كرش برولو انه ها زخمك لامريكا هي تتكارب بيجا كامبينك نفرمي هي كوريل بر تركيا بيجرن هلبت د كونغرس ده سيناتور اجندين خود ماشين د بيجن تنكار دمك دركفتنا اف سيهو بين جي افروكين شر اللي قال تركيا بك يعني وي پروردي بدا تركيا كو اف جي اكس كريكن سركين نافبرا هردو الياندنا لدمك كو ايريشه د بنسر هفالبند وهفكارين امريكا لسوريا ما بس طبعا هيزن سوريا ديمقراطيك يعني كرد بگشتي جبرولو از دبيجم اف بتايبت صالح من تخصص سر خالك باخفمكو دمكو تركيا ايريشي نخوشخانه كوباني دكيان ايشي ستاسيونك غازي النيزيكي قدنا برا قامشو ديريك السويديه بك افيك اليكاريا تركيا ناكن كو امريكا جارنا تشافي خود جريشبرغو وكو كنواف جي قوت 2019 تركيا باواكي روجانها بردوامي بنجهن قصدي ويا بيدكر ارماج لي دمكو سيفيل دبن ارماج امريكا توربو مدي توربونا امريكا بتشي وي دركت غافاكو حتى كسكي وكو بريت ماغورك جي دس بالدبلوماسيه خوي مكوكي كريا دش انقره ولقل كاربدستن كرد وكاربدستن ترك داخفه افايا دهلكو امريكا في جاري بالجدي وتبالا خو بدي جي استا ايريشان هم كيم بويا وهم جي غوتارا يعني تونا غوتارا كاربدستن ترك دفان دو حتى سيروجن داويد كيم بويا باندورا دبلوماسيه امريكيه راس شخوا فيجي هشتيكو هالوستن جواز جاليه ام بيجن اوروبيان جي دركفن ما مستنواف اوروبي دكارن يعني جدر في ايفان هالوست يعني جنب بيجن ام لدجي كشتنا سيفيلان دفي تركي هناكي خراغر دفي ايريشي سيفيلانك لدر في ايفان داخو يعني اوروبي دكارن شف شاري سر تركيا بكن كك صالح نهاتج كيجان ولاتيه كي بلكي سكاكا كي القامش تو عمودي يا الكوباني يا كيجان دبرت بس اشتر بيجن دولة البرجوندية خد يعني دولة الأوروبية وأمريكا أفهم كاريكرن أف كواليسيون تشيبو البرامبري داعشي وبري 19 ساعة زانت نرن روبالي هذه كواليسيون أنا بنتويد بيجن وشراكتها ما وكاري ما بقصدير دوام بك او کارش بو پیدا کرنا آرامی و چاوا افکار و چاوا آرامی بده وری چه به و ملت تم دبن گفیدی اوروبیجی مترسیا هبونا داعشی گلک مزن الجماعه استخبارات المانی دبیج داعشی نما بشوي كي نافندي كاردك وجبولوجي كاره يعني جنوب ده تدي دست بكاري خود كي اب اورغانيزا کرنا خو تنظيم خود كي مترسيه مزن يه اوروبيا جي امريكا بهتر نجبر مزانن يعني كسن داعشي كارن قال لك راح بقي فيدا بري كارن شبكر هالوستي و نهل وستن هالبشن السويد والسويد وكنمونا دولدانا راز كرنا تركيا جبو درباسينات هم بزمانك نيني داخل يعني بحثا مترسين او لكاريه تركيا راستي ايجل نزانبه ببلكي كرد فوزين نوكليري جماعه يانجي فوزين بارستي بري وانا دانا انقره چاوا كرد كارن ببن قفل سر امريكا چه امكان كرداي لشكريانه ببن قفل سر ببورين سر تركيا يعني كرداك هيزا وهبا وندشتن عفرين وسري كان يقدر يسبي بيدا غركرن وغابا جوي دي صار رزقار قربانه قف ومترسي سر كرداو بكاتي دين چه امكان وانا بيغمان يكتي اوروبا بالوستكي هبش الوستكي نمبري تركابستينه بتايبر چه الوستا كك صالح جدد باندور خو علي ابوريد بك وتركيا راستراس به راوستان تركيا دي قناقيده بري چند مهاجر بجاتنا باندورا روشا ايكونومي پر باندور اردوغان دك بيغمان الوستا كي هبش كاره في بسدمي راوستان دنا في كيف شوي كي راست باشه سیروان دوی درباره دا جوازیت دنابنا هالوستا امریکا یعنی جنب بجن نزیک بونا امریکا ج و روشه و یا اوروپیان چیه و گلو و امریکی تن نزیک بونا که مروفاهی نزیکی و مجاری ببن لج براسیجی و جبر هزین وان سر عرضه هنا و باوکی تندر نزیکی و یکی ببن
نا امریکیجی وک اروپیان امریکیجی با اوایکی جدی لمساله وگرا داعش دین مساله کو آرامیا دورج آرامیا او لکاریان اجتماعی امریکای وک چاوا اوروپی لوی کدنرن براستی افتشتکی نکلیشه نسلوگانه کو امریکی دویجن بباوری د ترسن کو داعش جارکدن د و دمان آرامیه ده کاربه وگرا هرمه و د انجام ده به خطر و مترسیل سر او لکاریان اجتماعی امریکا جبرلو امریکی دیس ایرو دو داخویانین خود دبیجن کو ام شراکت خوا بهز سوریا دموکراتیک را نو دکن اوا سیگنال و مساج نتنج بو ترکان لتنج بو اوروبیان جی کو ام گش بشکن جوی کوالسیونی و دوی ام لفر ببینن حطان پش راس بکن جبر کو مش بیر لكن هين حطانها بحزاران چکدارین داعش و گرتین داعش و مالباتین داعش لدفری هم گرتین و هم جی اکتیفن امریکی بهسانی دفجه ناقرن و پش راس دکن يعني داخویانیا بری چند روزا پنتاگون اویک باش اشکره کر کو ت مایتکرنه که لشکری یا نو یا لسوریه ده صدی صد باندوره که نگاتیو یا نینی لسر يعني ایریش یا تکوشینا دجی داعش وره کرن جبرولو اوایا مساجه که امریکا نتنج بو ترکا جبو هر کسی ده پیش بله سیروان پیش کنگرس و ما مصنف خلیل ریوبری نووندا لیکونین کردی لالمانیا گلک سپاس بو وان آگاهیان گلک سپاس بو ڕێبەرانی کوردی ئۆپسیۆنی ئێران دەڵێن کە ڕژیمی کوماری ئیسلامی ئێران بەردەوام دەبێت لەسەر پەلاماری بنکەکانیان لە هەر شوێنێک بە تایبەتیش لە ناو خاکی هەرێمی کوردستانی عێراقدا. دوا بە دوای سێ پەلاماری بە درۆن و موشک لە 2 مانگی ڕابردوودا بارگەکانی پارتە سیاسیەکانی ئۆپسیۆنی کوردی ئێران چۆڵ کراون بەهۆی ئەو پەلامارەی هێزی ئێرانەوە. کاربدەستانی حزبی دموکراتی کوردستانی ئێران دەڵێن 20 ئەندامیان لەم پەلامارانەدا کوژراون. ئەوان دەڵێن کە ڕژیمی تاران جارێکی تر بریاری داوە کە بیان کاتە ئامانج. لەگەڵ درێژبوونەوەی کاتی ناڕەزایەتەکانی ئێران بۆ مانگی سێم بە گوتەی بەرپرسانی ناوخۆ و چالاکانی مافی مرۆڤش سەرکوتکردنی حکوومەت لە ناوچە کورد نشینەکان تونتر دەبێتن هەنگاو ڕێکخراوی مافی مرۆڤ ڕادەگەێنێ لە ماوەی هەفتەی ڕابردوودا لایەنی کەم 42 کەس لە کاتی ناڕەزایەتەکان لە شارەکانی کوردستان لە ئەنجامی تەقەی ڕاستەوخۆ هێزەکانی حکوومەتی ئێران کوژراون. ئەو گروپە کە چاودێری مافەکانی مرۆڤ لە کوردستانی ئێران دەکاتن باس لەوە دەکاتن کە لایەنی کەم 1500 کەس بریندار بوونە. ئێستاش کامەران تەیموری ئەندامی دەستەی بەڕێوەبەری هەنگاو ڕاستەوخۆ لە نەرویج لەگەڵماندایە کە کامەران ئەم کاتت باش هەواڵی نوێی خۆپێشاندانەکان چین و بەتایبەتیش لە شارە کوردیەکان. ئەو کاتتان باش سلااو بۆ بیسەر و بینەری ئەم بەرنامەیە بەگشتی ڕۆی بۆ خۆتان ئاماژەتان پێکرد کە لە ماوەی هەفتەی ڕابردوودا تا ئێستا بەداخەوە 42 کەس لە هاوڵاتیان بە تەقەی ڕاستەوخۆی هێزە ئەمنی و نظامیەکان گیانە لەدەستداوە. بەگشتی لە 15 نۆمبرەوە بەولایەنی لە 2 هەفتەی ڕابردوودا جەوی ڕۆژهەڵاتی کوردستان بەگشتی زۆر جەوێکی ئەمنیەتیە. لەو کاتەیەوە کە هێزی سپای پاسداران بەنێوی هێزی هەمزەی سەید شوهەدا واتە ئەو هێزەی کە لە سەرەتای شۆڕشی گەلانی ئێرانەوە لە ساڵی 57 ئەرکی ڕوبڕووبوونەوە دەگەڵ هێزە سیاسیە چەکدارە کوردەکانی لە ئەستۆگرت بوو. ئێستا هەرو هێزە هێنراوەتە مەهاباد لە ماوەی 2 هەفتەی ڕابردوو هاتە مەهاباد و جێوێکی تەواو ئەمنی یعنی واتە وەکو مەیدانی شەڕی لە هات بوو. پاشەوان ڕۆداستی پێ کاکە بەداول بدنەوە هەر ئەو ئاماران ئەو ژمارەی کە باسم کرد لە قسەکەمدا پێشەوەی کە توبیتە سەرخەت ئەوە بوو ئەوانش ژمارەکانی ڕێکخراوی ئێوە بوون کە بە ژمارەیەک لە دەستگاکانی ڕاگەیاندنیان داوە. دەمویست بزانم ئاماری نوێ ئەوەش وەکو بدەم پێش 3-4 ڕۆژی ڕابردوو بوو. ئەم 2 ڕۆژی ڕابردووە شتی نوێ بووە کوشتن یان بریندارکردن یان پەلاماری نوێ لەسەر خۆپێشاندانان لە بەتایبەتش لە مەهاباد. دیارە لە چەند ڕۆژی ڕابردوودا زیاتر ئەوەی کە هێزە ئەمنی و نظامی کردویانە کیزیان بووە زیاتر لەسەر ترساندن تۆقاندن و ڕفاندنی خەڵک
ڕێژەیەکی یەکجار زۆر بەرچاو لە هاوڵاتەکان ئێستا ئەڕفێنراون بۆ شوێنی نادیار گوێزراوەتنەوە. ئێمە ڕۆژە ڕابردوودا ئامارێکە بەدەستمان گەیشتووە بۆ نمونە 2 نەفەر لەو کەسانە کە پێشتر بریندار ببوون ئێستا گیانە لەدەستاوە و هەروە کەسێک لەژێر شکنجە لەژێر ئەشکنجە گیانی لەدەستاوە. بەڵام بەگشتی ئەگەر ئێمە چاو لە ئاماری گشتی بکەین بەگشتی 116 کەس لە هاوڵاتیان لە ڕۆژهەڵاتی کوردستان تا ئێستا گیانە لەدەستاوە کە لەم 116 کەسە 7 کەس ژنن 14 منداڵن تەمەن ژێر 18 ساڵن کە لەم 116 کەسە 7 کەسیان لەژێر ئەشکەنجە گیانە لەدەستاوە. باڵێ کاکە منە دەمیست باسی ئەو بکەم کە ڕابەری ئێران ستایشی هێزەکانی بەسیج داوە هەربەتە ستایشەکەش ئەوە بوو کە وەڵامی ئەم هێزانە چۆن بووە بۆ سەرکوتکردنی خۆپیشاندانان. یعنی ئەمە نیشانەیەکە کە توندیتیژی زیاتر دەبینین لە ماوەی داهاتوودا؟ بێگومان بەو لێدوانانەی کەسانی یەکەمی حکوومەت و هەروەها بەو هەڕەشانێک کە دەیکەن لە دەستگا تەبلیغاتەکاندا و بەو هێز و ئەو هێزەی کە مستەخەریان کردووە لە شار و شارستەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بێگومانی وێ دەچێت و هیچ بەدوورنی ئەو مەترسی یەکجار زۆرە کە ئاستی سەرکوت زۆر لەوە زیاتر بێت چونکە بە هەر حاڵ ڕژیم لە کاتی ئێستادا بۆ ترساندنی هەمووی خەڵکی ئێران لەواقع ڕۆژهەڵاتی کوردستانی هەڵبژاردووە و یا ناوچەیەک وەکو بەلوچستان بەهۆی پێشینەی ئەم شوێنانە لەبەرەوەی کە سەرکوت لەم ناوچانە دەواقعدا ڕژیم مەشروعەتێکی زیاتری پێیە بۆ سەرکوتی ئەم ناوچانە لامی کەم بۆ قەناعەت پێهێنانی بەشێک لە ئەو لانگرانی خۆی ئاستی بەرامبەر ئەوەش کاکە مەرەمە دەبینین خۆپیشاندان هەر دێت و زیادش دەبێتەوە تۆ بڵێ ینی ڕەفتاری هێزەکانی حکوومەت چی بێ زیاتر لەوەی کە تا ڕادەیەک دەچنە ناو شارەکان و ناوجادەکان و خەڵک دەگرن و تەقە لە خەڵک دەکەن لەوە زیاتر دەتوانن چی بکەن؟ من بەڕاستی پێم وایە حکوومەت لە کاتێکدا یعنی بوونی خۆی مانی خۆی لە مەترسیدا دەبینێ و بەو شناسەی کە ئێمە لەم حکوومەتەمانەیە هیچ بەدوور نییە حتا مەترسی کۆمەڵکوژیش هەیە لەم بەدواوە چونکە و بە هەر شێوازێک بێت دەیهەوێت ئەم خۆپێشاندانە ئەم سەر هەڵدانی ئەم جارەیە سەرکوت بکە بە ئەم جارە تەرکیزێکی زیاتر و فشارێکی زیاتری بۆ ڕۆژهەڵاتی کوردستان هێناوە بۆیە مەترسێکی یەکجار زۆر هەیە ئەگەر پێشی نەگیرێت و ئەگەر مەکانیسمێک نەبێ بۆ ڕاگررتنی ئەم پێشلکارانی مافی لەلایەن حکوومەتی ئێرانەوە بێگومان مەترسێکە زۆر لەوە زۆترەوە حتا مەترسی کۆمەڵکوژی دەبێت لە هاتوودا. هیوادارم ڕوونەداتن کامەران تەیموری ئەندامی دەستەی بەڕێوبەری هەنگا و ڕاستەخۆ لە نەرویج لەگەڵ دەنگی ئەمریکا بوو زۆر سوپاس. سپاس بۆ ئێوە. واشنگتن بەنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. سەرۆکوەزیری عێراقی محەممەد شیع السودانی ڕۆژە یەکشەمێ لە بەغدایە بەگەڕاندنە 125.2 میلیۆن دلار ڕاگەهاندن کە بەشە یەکەمەش دۆرە 1 ملیار و 152 میلیۆن دلار کە هاتەبوون دزین. چاودێران لە عێراقی پیلانێک مەزن ئەشکەرەکردن کە تێدا تۆڕێکە کارساز و کاربەدەستان دۆرە 2.5 میلیارد دلار ji دەسەڵاتە باجەیە وەلێت دزینە تەوی هەبوونە چەند قاتین پاراستنێ. پیلان
ئێران مەهابووری دا کە تۆلێ دەماکۆ تاقیکردنەکە نافخۆیی وەزارەتە دارایی ئەدعا کرد و کۆمسیۆنە گشتیە باجێ بە سەختەکاری دەردۆرە 2.5 میلیارد دلار دایە 5 کۆمپانیان ئەلسودانی سۆزە تەپەسەرکردنا گەندەلیە دایە لێکێم کەس باوەڕ دەکەن کۆ بەرپرسên پایە بلند ئان سەرکردەیەن سیاسی بێنە محاسبەکردن. دوێنێ شاندێکی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی بەغدای کرد بۆ تاوتوێکردنی کێشە هەڵپەسێردراوەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فدرالی بە تایبەتیش پرسی هەنووکەی ئەویش ناردنی هێزەکانی پاراستنی سنوورەکان بۆ سەر سنووری تورکیا و ئێران. ئایا ئەنجامی وتۆژەکان چین سنوورکەریم پامەری دەنگی ئەمریکا لە سلێمانیەوە لەگەڵمانە سنوور ئەم کاتت باش چ زانیاری نوێمان هەیە لەسەر سەردانەکەی سەرۆکی هەرێمی کوردستان نێچیروان بارزانی بۆ بەغدا و وجەکانی لەگەڵ کاربەدەستان لەوێ. سنوور دەنگم دێ دیارە کێشەی دەنگمان دەخی لەم کاتتان باش دیارە سەردانی نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لە کاتێکدایە کە لە ئەم هەفتەیەدا بەڵێ دەخی بەڵێ دیارە سەردانەکەی سەرۆکی هەرێم لە کاتێکدایە کە ئەمە لە ماوەی ئەم هەفتەیەدا دووەم جارێتی سەرۆکی هەرێمی کوردستان بچێتە بەغدا بەدەر لەوە شاندێکی فەرمی حکوومەتی هەرێمی کوردستانیش سەردانی بەغدای کردبوو. دیارە سەردانەکانی هەردوو لایەن جیاواز بوون. سەردانی سەرۆکی هەرێم بۆ ئەوەلێک دەدرێتەوە کە بۆنی ئەوە دەکرێت چاودێران ئاماژە بۆ دەکەن کە دەکرێت پلانێکی ئیقلیمی لە ناوچەکەدا هەبێت بۆی کە تەسلیمکردنی سنوورەکانی نێوان وڵاتانی دراوسێ بسپێردن بە حکوومەتی فیدرالی و هێزی پێشمەرگە دوور بخرێتەوە. بەڵام لە هاوکات لە سەردانەکەی وەفدی حکوومەتی هەرێمیش بۆ ئەو بوو کە ئەو کێشانەی کە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندی کێشەی دەستورین و ساڵانێکە بە هەڵپەسێراوی ماونەتەوە بۆ ئەوی ئەو کێشانە چارەسەر بکەن. دەخیل بەپێی زانیاریەکانی ئێمە دوێنێ کە هەردوو سەرۆکی کێتی نیشتیمانی کوردستان و نێچیروان بەرزانی سەرۆکی حکوومەتی هەرێم سەرۆکی هەرێمی کوردستان کۆبوونەتەوە لە کۆبوونەوەکەدا تەواو بەڵێنی ئەوە دراواتە جۆرێک لە ڕەزامەندیان پیشانداوە لەگەڵ حکوومەتی عێراقیدا کە بەڵێ سنوورەکان دەکرێت بسپێرن بە حکوومەتی ناوەندی و بە شێوەیەک لە شێوەکان وەلەو لە سەرەتادا ڕایانگەیان کەوان ڕازین بەڵام ئێستا جۆرێک لە ڕەزامەندیان پێوە دیارە. دەخیل چاودێران ئاماژە بەوە دەکەن کە ڕێککەوتنەکە مەترسی گەورە لەسەر دەستکەوتەکانی هەرێمی کوردستان و بەشەکانی تری سووریا و تورکیا دروست دەکات بەرەوەی پێیان وایە کە وڵاتانی ئیقلیمی زەختیان لە حکوومەتی هەرێم کردووە لە ڕابردوودا بەوەی کە هێزە ئۆپۆزیسیۆنەکانی هەم کوردستانی سووریا هەم کوردانی ڕۆژهەڵات کە لە واتە کوردانی ئێران لە خاکی هەرێمی کوردستان دانیشتەجێن پاسف بکرێن لە ڕووی چالاکی سیاسی و ئەسکەریەوە. بەڵام حکوومەتی هەرێم ئەم هەنگاوی نەناواتە لە ڕابردوودا ڕەزامەند نەبووە. بۆیە ئێستا ڕەزامەند بوون بەوەی کە حکوومەتی عێراقی خۆی دەتوانێت سنوورەکان کۆنترۆڵ بکە و ئەمە چاودێران والێکی دەدەنەوە بەداخەوە کە پلانێکی مەترسیدارە لەسەر کوردانی ئۆپۆزیسیۆن واتە ئەو حزب ئۆپۆزیسیۆنانی کە لە هەرێمی کوردستان دەهان لەبەر پێیان وایە حکوومەتی عێراقی لەمەولا دەتوانێت هەر هەنگاوێک کەوێت لە دژی ئەوان بیگرێتەوە بە شێوەیەک لە شێوەکان لە خاکی هەرێمی کوردستان بەدەریان بنێن یاخود پاسیبیان بکەن لە چالاکی سیاسی چەکداری. کەواتە کاربەدەستانی هەرێم وەکو بڵێ داوای گەرانتی دەکەن کە ئەو هێزانە کە دێنە ئەو شوێنانە یانی شوێنی سنووری لەگەڵ تورکیا و ئێرانە ئەرکی تریان نەبێت تەنها پاراستنی سنوور بێنەک وەکو کورتترسی هەیە لەوەی کە هێزی فدرال بێنە هەرێمی کوردستان وەنیە یان گەرانتیەک پێیان دراوە مەبەسمەوەیە. دەخیل مەترسیەکە زیاتر لە داگیرکردن یاخود دەستە سەراگرتنی خاڵە سنووریەکانە کە واتە دەکرێت بڵێن پێگەیەکی اقتصادی بەهێزن بۆ هەرێمی کوردستان دەکرێت بڵێن پێگەی اقتصادی هەرێمی کوردستان دەکەوێتە ژێر مەترسیەوە گەر حکوومەتی عێراقی هەنگاوەکانی تەنیا بەوە نەوەستێت کە تەنیا خاڵە سنووریەکە واتە خاڵە سنووریەکانی بینی ئێران و یاخود تورکیا و هەرێمی کوردستان و عێراق بەگشتی بخاتە ژێر کۆنترۆڵی خۆیەوە پێدەچێت خاڵە بوومرگەکان کە وەکوتم اقتصادێکی بەهێزن بۆ هەرێمی کوردستانە لە هەنگاوی دووەمدا ئاماژە بێ بۆ داگیرکردنی ئەو خاڵانەش لە هەمان کاتدا شارەزایان ئاماژە بۆ دەکەن مەترسی هەیە کە چۆن لە 16 ئۆکتۆبەر لە سیناریۆیەکدا کەرکووک خایەوە ژێر دەسەڵاتی عێراقی بەشێکی زۆر لە ناوچەی کێشە لەسەرەکان و خاکی هەرێمی کوردستان واتە تەسلیمی حکوومەتی عێراقی بکرێتەوە. بۆیە لە ئێستادا حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاستیدا زۆر دەترسێت لە پلانەکان بۆنی پلانێکی ئیقلیمی لە ناوچەکە دێ ترس هەیە کە تەنیا نەک هەرێمی کوردستان بگرە ئەو ساتۆیی کە لە ڕۆژئاوا بەناوی ڕۆژئاواوە هەیە لە ئێستادا مەترسی گەورەی لەسەرەواتە بەشەکانی کوردستان یاخود بەش کوردانی سووریا تورکیا و ئێران
لە شێوەیەک لە شێوەکان لە یەکتر دابڕن ئەم دابڕانە مەترسی گەورە بۆتە دەستکەوتەکانی گەلی کورتیان وایە دروستەکە مەترسیداردا لێکی دەدەنەوە. سنوورکەری پامێری دەنگی ئەمریکا لە سلێمانی زۆر سوپاس. جبر بەڵابوونا ڤیرۆسا کۆرۆنایە خەباتەکە باش لەسەر گۆرên bi komên li şengalê nehat kirin. Niha malbatên qurbaniyan daxwaz dikin ku xebatên divê derbarê de berdewam bibin. Peyamnêrê me li Mosulê raporteka me de kiriye. Evel laşên du kesên êzdîne ku li sala 2014 de digel karesata Şengalê hatine kuştin êk li wan gulle li serî keftiye û ew ê din serê wî biriye û serê wî li jorekê dabû laşê wî di nava evê calê da ye. Şorekin nêxweş hate bîrem terastî divê bira erê Xwedê. Em zanin ev hesteka kê Xwedê bi rehmînê û midiya guhdara. Me vî me jî hesteyek xwe ha dîtiban nenhat axir midê legel deriyê me dava. Semîr xelkê komelgeha girzerîke ser bi qeza Şengalê vet şerê Daeş da bû ser qeza Şengalê kesokarên Semîrî şer kirin û gelek xortên êzdiya li vê komelgehê hatin kuştin ji ber ku bergîrî kirin û heta dawî fîşek ewan şer kir. Serme bû şer. Saet 2 şevê Xwedê birayên min waz min birazên min çer min min bersatir bûn. Ez bi xwe hatime eyalet xelas kir û ew man. و بخوده جماعت امد مالا دوموان افن برفي ساتر درهانه خوده من درعي بيلي وان قران نبون هر گورکê bi kom dihête vekirin ekser dayk û jinên wê deverê li derdorên wî cihî kom dibin û caverêtken belkû nîşanekê yan tiştekê wesa xoya bît ku yê êk ji bêser û şînan bît. Kurê tê min e û kurmamê zilamê min ên hemûên me ne hemû ji malên me ne. Ev 8 sala 9 sala edwin dayna em tiştekî jê nizanin. Heçî koma axêka me got de werin vedin hina de bîn hina de nabîn lêv lê mişt hatin yekî xwelî nekire xweyî heka hîz û halbana xwelî kirbane xweyî belkî dîvana. Li Şingalê prosesa vekirina gorên bi kom lezatî lê nahête kirin. Her çende xwediyên kuştî û bêserûşînan dixwazin ew êk car vê prosesê bi dawî bînin ne her roj birînên wan زێدەتر لێ بکەن. القبور يحتاج إلى وقت. گۆڕا پێوی بدەم هەیە دابێنە vekirin. Her wesa kawdanên keş û hewayî û saxlemiyê hene. Kar bû demê salekê hata rawestan ji ber pejiya korona. Wekû min gotî kêmbûna karmendan û berhevkirina diravî rêgir bûn hem ber vekirina gora. Heta niha zêdetirî 500 cenaze derînayne ji 37 gorên bi kom li sunûrê qeza Şengalê. Navbera 105 heta 106 kuştiyan pişkînîna DNA bû hatiye kirin. Semîr êk ji ewan hezaran xelkê êzdiye ku mawê zêdetirî 8 salan e ew çaverê çarenivîsê babê xwe û kurmamên xwe diket. Kawa Emer dengê Emerîka, qeza Şengalê. Dengê Emerîka سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. ژنانی کورد و گروپە فێمینیستەکانی نیویۆرک لە پارکی واشنتن سکوێری شاری نیویۆرک لە 25 تشرینی دووەم کۆبوونەوە لە بیرەوەری ڕۆژی نێونەتەوەی نەهشتنی توندوتیژی دژی ژنان پێکەوە دروشمی ژن ژیان ئازادیان شەڕی پەیامەری دەنگی ئەمریکا سینان توش دەمیر لەو پارکە بوو ئەم راپۆرتەی ناردووە. لە باژارێ نیویۆرکی بەڕێوەبەریە ژنên کورد ji bo roja navneteweyî ya têkoşîna li dijî tundiya li hember jinan çalakiyek hate lidarxistin. Li çalakiyê de pirtirî duruşma jin jiyan azadî hate gotin û peyamên piştgirî ji bo jinên ku li Îranê çalakiyan lidar dixin hate şandin. Her wiha di çalakiyê de zêdetir bal hate kişandin li ser têkoşîna jinên Kurd.
There's a whole knowledge production on this called genealogy. دنافجباکا کردان دا در حق ژنیولوژی زانابونه که جبروه که دروشم کردان اویا جن آزادی افسلوگان لهمی حرم کردستان هر سال دولت امپریالیست یا ایران جی تبیهستن گله گرنگ کو تدیدن جنن کرد رضاهری پیشی داده کوشین دیگن. وەکی کو تێزانین ڕۆژە ناونەتەوەیی یا تێکۆشینا لە دژی توندیا لە هەمبەر ژنان هەر ساڵ لە هەموو جیهانێ تێلێدارخستن. لە ئێ ساڵ بە تایبەتیژی ji ber rewşa Îranê jinên Newyorkî peyama piştewaniyê ji bo jinên ku li Îranê dijîn şandin. I think there are really important lessons to take back here. آرمان جامعه وکو ام پشتوانیه که دنافجنین ایرانی و امریکی دا آوا بکن. هیویا ما وکو گوهرتن د جواکان دا جبو جنان وره کرن. لی آرمان جامعه سرکه وکو پشتوانیه بدن جنین ایرانی. Jinên Kurd yên ku beşdarê çalakiyê bûn hina xaftin jî kirin û di vana xaftinan da balkişandin li ser tundiya ku li hember jinên Kurd tên kirin. Of course, today is of huge significance for Afrika rojeka gelek giringe ji bo jinên Kurd bi taybet ew jinê li ber xwe didin û rastî tundiyê tên. Wekemîna Nagihan Akarsel li pêşiya avahiyê jineolojiya Kurdistanê hat kuştin. Nevtinê li Kurdistanê li her cihekî jinên Kurd rastî êrişan tên. Kevser El Türk li Mûşê hat kuştin li şewê hat eşkencedan û hat havêdin li gulanan û ev tiştekî gelek pîs e. Jin jiyan azadî bijî berxwedana Kobanê. Bêguman wisa xuya dike ku dirûşma jin jiyan azadî bûye sembola jinên ku li ber xwe didin. Her wiha ev dirûşim li New Yorkê ji bo zimanê îngilîzî jî hatiye wergerandin. Sinan Tunçdemir, Dengê Amerîka, New York. جنک امریکی که دبیجه کاندید کومری سیناتوی هرشل والکر که لدجی جبر خبرنیه و فشار لوی کریه که دجانی خواه به داوی بینه داخواست کرد که والکر رو بر رو چیروکاوی رد بکه بری هلبجارتنین دوباره کرنه ین مها به ولایت جورجیا. والکر بری ناس کرناوی جنه رد کربو که او جنک دن ادعا دیکن تکیلین وان به ستر که برای فوتبال امریکی را هنه وی لیچونش بر خبرنه دایه پشتی که او دو جانبون جنا که نخواست ناوی خود دیار بکه روژا سیشمه ده کنفرانس که روزنامه‌وانیا لوس انجلس ده گوت هرشل گلو تو براستی آماده هر تشتی بکی جبو کتبه بی سیناتور مهابوری جنک دن گوته بو که والکر جبر خبرنا و یا سال 2009 پردانه والکر هر دو ادعاجی رد کرن. دەگەڕینەوە هەرێمی کوردستانی عێراق و لە چەند ساڵی ڕابردوودا چەندین پەیکەر لە هەڵەبجە بەهۆکاری جۆرا و جۆر شکێنراون هەندێکی تریش بەهۆی خراپی کوواڵەتیان لە ناوچوون ئەمەش نیگەرانی هونەرمەندان و بنەماڵەی ئەو کەسانەی کە پەیکەریان بۆ دروستکراوە لەو شارەدا لێکەوتووە و دەڵێن بەهۆی پشتگوێخستن پیکەرەکان پشتگوێخستنی پیکەرەکان ئەوانشکاون یان لە ناوچوون. پەیامەری دەنگی ئەمریکا فەرحان هەورامانی لە هەڵەبجە ئەم راپۆرتەی ناردووە. وێنەیەکی کۆنی ساتی لادانی پەردەیە لەسەر پەیکەری شەهید وەستانوەر ئەو کەسەی کە بەهێمای قارەمانێتی نێو زیندان لە شاری هەڵەبجە ناسراوە. ئەمەش دیمەنی ئێستای پەیکەرەکەیە کە چەند ساڵێکە شکێنراوە و تا ئێستا چاک نەکراوەتەوە. ئەنوەر عەبدوڕەحمان عەبدولقادر محمد شاوشي خلشي عبابيلي لأزلا لحتى كوغانا لكومالا رخصتغاني كومالا إيشاقا لحتى حوتا حجيرات لزندان دوای ئەوەی کەوا تعزیبێکی زۆریەدەن لە هەیەی کەرکووک ئەم پیاوە خۆی بەدەستەوە نادا و تەسی نابێ هەتا توانێ ئاعتراف ناکات. پەیکەری وەستانوەر تاکە پەیکەر نییە لە هەڵەبجە تێک شکێنراوە بەڵکو لەم شارەدا چەند پەیکەرێکی تر ڕوبەڕووی هەمان چارە نووسبوونەتەوە. هۆکارە ئایدۆلۆژیەکان بە تایبەتەوەی کە بەشێک لە پەیڕەوکارانی ئاینی ئیسلام باوەڕیان وایە پەیکەر ڕێگە پێدراو نییە بۆ هۆکاری سەرەکی ئەم دیاردەیە دادەنرێت. هەنێک لە پەیکەرەکان شکێنران
البته سێ هۆکاری هەیە ینی بە بنەڕەتی ناتوانین بڵێن هیچ هۆکارێکی ئایدۆلۆژی لە پشکاندنیانەوە بیان بە دیاری کراوی لەبەرەوە ئەمە تا ئێستا بەڕوونی دیاری نەکراوە و بەڕوونیش بانگەشەی بۆ نەکراوە دژی پیکەرەکان بەڵام هۆکاری یەکەم بە بنەڕەتی پێش ئەوە هۆکاری ئیهمالکردنی پیکەرەکانیان دووەمینیان هۆکارەکەی ئەوە لۆکیشنەکانیان زۆربەی زۆریان دیراسە نەکراون و هەڵ نەبژێراون سێمینیشان وەکو جەناب داماشەت پێکرد هەر خودی پیکەر لە ڕوانگەیەکی ئایدۆلۆژیەوە تا ئێساش گفتوگۆی لەسەرە و تا ئێساش مناقشەی لەسەر ئایا قبولکراوە یان قبول نەکراوە لە ڕوانگە ئاینیەکەوە. بەرپرسانی شارەکە دەڵێن ئەنجامدەرانی ئەو کارە کەسانێکی کەمن و گزارش لە هەموو خەڵکی شارەکە ناکەن. ڕاستە پێشتر پیکەرەکان لە ناو هەڵەبجەدا سوکاتیان پێکراوە دەستیان شکێنراوە لووتیان شکێنراوە بەڵام ئەوەش دیاردەیەکە و ئیشەڵڵا نامێنێت بە مروری زەمن لە ناو ئەم شارەدا ئێمە چەند پیکەر دروست بکەین ئەوەنە پیکەر ئاشنا ئەبێ لە لای خەڵک لە ناو شاری هەڵەبجە. بنەماڵەی شەهید وەستانوەر دەڵێن بەرپرسانی ئەمنی پێیان وتوین کە پیکەرەکە لەلایەن کەسێکی دەروون نەخۆشەوە شکێنراوە نیگەرانن لەوەی کە بۆچی چەند ساڵێکە پیکەرەکە چاک نەکراوەتەوە. ئەو حکوومەتە ئیتر بۆ بەرپرسانەتی بەخۆی بۆ چی ئەزانێ تا پیکەرێک بۆ قارەمانێکی واو لەو سەردەمە ناڕەحەت و ناخۆشانەدا بەڕێ بکە تا ئێستا وەفایەکە ئەو نەبوو بۆی کە پیکەرەکەی چاکەنەوە بەوەی پیاوێکی دەروون نەخۆشەوە ڕوخێنراوە. دەنگی ئەمریکا بۆ زانینی وەرگرتنی ڕای مامۆستایانی ئاینی ئیسلام پەیوەندی کرد بە چەند مامۆستایەک و لیژنەی فتوای هەڵەبجەوە بەڵام ئامادە نەبوون لەسەر بابەتەکە لێدوان بدەن. لە ئێستادا زیاتر لە 25 پیکەر لە هەڵەبجەن زۆرینەیان لە ناوباخچەی بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە دانراون. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە. ئاواز قاسم کۆ دایکا 4 زارۆکانە و ئەمێرێ وێ بەری 3 ساڵان کۆچا داوی کرد دماڵە خۆدا خواردنین کوردی چێ دکە دا کۆ دەبارە ژیانە خوا و زارۆکێن خوا بکە پامنێرێ مەلدهۆکێ راپۆرتەکە ئامادە کردیە. ئاواز جاسم دژیە گەنجاتیە خوددا هەفژینەوێ وەغەر کردە خوادیە خۆ 4 زاڕویانە دەست بە چێکردنا هەمی جۆرێن خواردنێ کردە دماڵە خوددا داک و زاڕویێن خوا پێ بخوادی بکەتن. من 4 زارۆکێتان من گوت از کارێکی کەم دا جهێ بۆ بێوەژی بۆ بگیرم و هەم دەیکژی ئەس ئەرکە خۆ یعنی جێبەجێت کەم و من هەزرێت خۆکردن کادێ چ کارشێم کەم یعنی مەخۆت بیکاری دادیت ئەس کارێ چێکردنا خواردنێ. زارویên awazê bi çavek mezin temaşayî dayka xwe dikin ya ku çi boşayî nehêlayîn di jiyana wan da. Em şonasî dayka xwe dibin ku piştî şîna bobê min dest vî karî kirî û em texsîrê gel nakin ku em xwendina xwe jî birêve dibin û herî şûleyê jî dikin. Piraniya hewlatiyên daxwaza xwarinê dikin fermanberin. Heza wan li ser xwarinên Kurdewar ye. Ew xwarinê min wî taleb kir ser memnûn rehmanî gelek memnûn diştar rastî karekî gelekê xweşe û paqij e. Ev muwazzif gelekê yanî tiştekê baş e û ya baş e. Mirov nage hetil mal çêtket ya muwazzif rastî me dête lê lengeha gelek spasiya kem memnûn diştar razî bit. Bi sosyal medyayê daxwaza xwarinê ji awazê têkirin. Mezina gotiye şêr şêr e çijine çimêr e. Awazê peyrewa vê gotinê di jiyana xwe da kiriye. Selam balayî dengê Emerîka Duhok. ئێستا شاوکارمان هێر و زەنگە لە دەمابەتە ناو هەواڵە وەرزشیەکانی جامی جیهانی لە قەتەر. سڵاو ئازیزانم کاتتان شاد من هێرۆزە گەنا بەڕگەی جامی جیهانی 2022تان پێشکەش دەکەم. پێشەم بەرنمەیە لە گروپی جی یاری نێوان کامیرۆن و سەربیا بەڕێوەچوو کە توانیان یەکسان بن هەریەکە و 3 گۆڵیان ئەنجامدا. پاشکەمێکی تریژ لە گروپی H یاری نێوان غانا و کۆریای باشوور دەست پێ دەکات.
ئەوانەی حەزیان بە یاریەکانی تۆپی پێ هەیە بێگومان چێژ لە هەموو یاریەکانی جامی جیهانی دەبینن، بەڵام هەندێک یاری تایبەتن، بە تایبەتی یاریەکانی نێوان دوو تیمی بەهێز وەکو ئەوەی نێوان ئیسپانیا و ئەڵمانیا لە گروپی ئی کە هەر یەکەی یەک گۆڵیان ئەنجامدا و یەکسان بوون. چارەنووسی ئەم تیمانە بۆ مانەوە یان نەمانەوەیان لە پاڵەوانێتێکە دەکەوێتە ڕۆژی یەکی مانگی داهاتوو کە ژاپۆن و ئیسپانیا لەلایەک و لەلایەکی تریشەوە ئەڵمانیا و کۆستاریکا یاری دەکەن. لە ڕابردووشدا ئەڵمانیا بە ژاپۆن دۆڕا و ئیسپانیاش لە کۆستاریکای بردەوە. یەکێکی تر لە یاریە هەرە پڕبینەرەکانی ئەم پاڵەوانێتیە تا ئێستا یاریەکەی نێوان ئەمریکا و ئینگلتەرا بوو لە ڕۆژی هەینی کە هیچ کام لەم تیمانە نەیانتوانی گۆڵ تۆمار بکەن و بەمەش یەکسان بوون. ئەم یاریە نزیکەی 20 میلیۆن بینەری هەبوو لە کەناڵە ئینگلیزی و ئیسپانی زمانەکاندا لە ئەمریکا. تەنها لە کەناڵی فاکس سپۆرت 15 میلیۆن بینەری هەبووە یاریە و بەناوبانگی یاریەکە بەراورد دەکرێت بە یاری کۆتایی پاڵەوانێتی ساڵی 1994 نێوان بەرازیل و ئیتالیا کە بەرازیل جامەکەی بردەوە. زۆر جار لە نێوان پشتیوانانی تیمەکانی کە یاری دەکەن گرژی و ئالۆزی دروست دەبێت و جاری واش هەیە گرژی و ئالۆزیەکان دەبنە ئاژاوە وەک ئەوەی یاریەکەی نێوان بەلجیکا و مەغریب. ئەم یاریەی نێوان بەلجیکا و مەغریب کە پاش یاریەکە پاش ئەوەی کە مەغریب توانی بە 2 کۆڵ بەرامبەر بە هیچ بیباتەوە ئاژاوە دروست بوو. هەر پاش یاریەکە ئاژاوە لە چەند شارێکی بەلجیکا و هۆڵندا دروست بوو. پۆلیس نزیکەی 12 کەسی دەستگیر کرد پاش ئەوەی بەهێزی ئاو تێڵا و گازی فرمێسکڕژێن توانی بڵاوە بە خەڵکەکە بکات کە لە بروکسل و هەر شوێنی شاری ئێرنترێپ کۆبووبوونەوە. دوو پۆلیسی ئاژاوەکانی شاری ڕۆتردامی هۆڵنداش بریندار بوون. دەسەڵاتداران توانیان تا ئێوارەی یەکشەمە ئارامیەکی بەزەحمەت بگەڕێنەوە بۆ شارەکان. ئاژاوە گێڕان پاش یاریەکە دەستیان بە سووتانی ئۆتۆمبیل و سکوتەر و پاسکیلەکانی سەر شەقامەکان کردبوو. بەڵێ ئازیزان، ئێستاژ میوانێکی تایبەتمان لەگەڵدایە کە چەندین ساڵە لە کاتی پاڵەوانێتەکاندا شیکردنەوەی یاریەکان بۆ دەنگی ئەمریکا دەکات. کاکدانا حەمەکەریم کە ناوبژیوانێکی نیشتیمانیە. کاکدانا سەرەتا سپاس دەکەم کە لەگەڵماندای بۆ ئەم پاڵەوانێتیەش بتوانین پێکەوە با بڵێن شیکردنەوەیکی جوان بۆ ئەم پاڵەوانێتیەش ئەنجام بدەین. دەمەوێت کە ئێستا خۆت لە بەلجیکای باشە کاکدانا پێشتر ئەزمونێکی وا هەبووە کە لە یاریەکانە ئەگەر بەلجیکا بدۆڕێت ئاژاوەیەکی لەو جۆرە دروست بێت لە وڵاتەکەیە؟ بەڵێ ئێرۆخان سەرەتا سڵاو و ڕێز و خۆشەویستیم بۆ بەڕێزتان. ئەرۆک و پێشتریش قسەمان کرد من دیسان هاوبەشی خەمتانم بۆ خۆت و بۆ خێزانەکەتان بە کۆچی دوایی باوکی بەڕێزت. بێمەوە سەر پرسیارەکەی بەڕێزتان هێرۆخان ئەوەی کە دوێنێ بینیمان لە دوای یاریەکار وەکو بینیمان لە ناو یاریگایە هیچ کاردانەوەیەک نەبوو لە نێوان یاریزانانی بەلجیکا و یاریزانانی مەغریب، بەڵام ئەو ئاژاوەیە چاوەڕوان کراو بوو بە ڕاستی بە تایبەتی لەلایەن هەندێک لە ئاژاوە جێران و بە تایبەتیش زۆر بە تایبەتی تر لاوە پێگەشتوەکانی مەغریبیەکان. مەغریبیەکان ینی چاوەڕوان کراو بوو بۆ پۆلیس کە بە دۆڕانن و بە بردنەوەی مەغریب ئەو شتە زۆر چاوەڕوان کراو بوو و هەندێکیش چەند کەسانێکیش لە با بڵێن هاندەرانی بەلجیکا، بەڵام بە زۆری ئەوانی کە ئاژاوەکانیان دروست کرد و ئاژاوەکانیان جێرا لە شاری ئەنتوێرپن لە شاری برۆکسل و بە پێی زۆربەی هەواڵەکان و ئەوەش هەروەکوتمان وەکو جەنابیش ئیشارەتی پێکرد ئەوە شتێکی چاوەڕوان کراو بوو بە برنەوە و بە دۆڕانچکاوانە هیچ پەیوەندیەکیان بە وەرزشەوە نییە. دۆڕان و برنەوە ئەوان ئاژاوەجێڕی خۆیانەکەن. بەڵێ باشە کاکدانا جەنابەت وەکو دەزانین ناوبژیوانیشی و ئەزمونێکی زۆریشت لەم بوارەیە هەیە. دەمەوێت بزانم چه خاڵێکی گرنگ لە ڕووی ناوبژیوانەکانەوە لەم پاڵەوانێتیە گرنگە بەلاتەوە یا سەرنج ڕاکێشە؟ بەڵێ دەست خۆشێرۆخان بەڕاستی بەلای منەوە ئەوەی کە زۆر سەرنجڕاکێش بوو و بۆ یەکەم جار لە مێژووی تۆپی پێیان بە تایبەتی لە جامی جیهانیان ڕوئەیە بوونی ئافرەتانە لە بواری ناوبژیوانی چی ئافرەتانی ناوەڕاست و یاخود ئافرەتانی یاری دەدەرانی ناوبژیوانان. بوونی ئەو سێ ئافرەتە با بڵێن یاری سەلیمە مۆکاسانجی ڕواندی و لەگەڵ ستێفانی فراپارتی فەڕەنسی و یۆشیمی یاماشیتای یابانی کە ئەمانە هەر سێکیان ناوبژیوانی ناوەڕاستن
ئەوە یەکێکە لەو خاڵانەی کە بەڕاستی بۆ من جێگای دڵخۆشیە کە ئافرەت بەو شێوەیە بەو ئاستە بەرزەوە بتوانێت بەشداری بەڕێوەبرنی یاریەکان کە هەرچەنە هەتا ئێستا لە خولی یەکەم تەنها ناوبژیوانی با بڵێن ئێستا گەر سەیری بکەی هێرۆخان یاریەکان لە جیاتی جاران 4 ناوبژیوان بۆ بڵێن 3 ناوبژیوانی ناو ناوبژیوانێکی سەریال ئێستا 5-ن. بۆچی کردیان بە 5؟ ئەوەی کە یەکێک لە یاریدەدەرەکان یانی با بڵێن لاینمەن جاران پیانەوت یەکێک لە یاریدەدەرەکانیش لە دەرەوەیە لەگەڵ ناوبژیوانی ڕێز. کاکدانا کاتمان زۆر کەم ماوە دەمەوێت بزانم دەزانین کە لاین تەکنۆلۆژی لەم پاڵەوانێتیە هاتۆتە ئاراوە دەمەوێت بزانم هەتا ئێستا چەندێ یارمەتی دەربووە ئەگەر بکرێت زۆر بە کورتی تکایە. بەڵێ بە دڵنیایەوە ئێرۆخان هەنێک وەکو جەنابوتە لەبەر کەمی کاتەکە بەس من تەنها 2 حاڵەت هەیە کە ئەتوانم ئیژاتی پێبم زۆر بە خێرایی. گۆڵی یەکەمی ئیکوادۆر کە لە سەرەتای کردنەوەی پاڵەوانەیەتیەکە بوو، گۆڵی یەکەمی ئیکوادۆر بەرامبەر قەتەر بۆ هەموو جیهان سەرسوورمان بووە تەنانەت بۆ ئێمەش بۆ ئەم گۆڵە ئیلغا کرایەوە. بەڵام بەهۆی ئەو تەکنۆلۆژیا تازەوە بەهۆی تەکنۆلۆژیای لاین تەکنۆلۆژی کە یارمەتی ناوبژیوانانی ڤار ئەیە و ئەوان توانیان ببینن کە تەنها چەند سانتیمەترێکی قاچی یاریزانێکی ئەکوادۆر و هەمان یاریزان پاسێکەی یا بە دەبڵچێکی بۆ ناو نزیکەی خەتی جەزا و هەروەها گۆڵی دووەم بڵێن حاڵەتی دووەم گۆڵی دووەمی مێسی بوو بەرامبەر سعودیا کە تەنها بەشێکی شانی ئەم بەشەی سەرەوەی شانی مێسی لە ناو ئۆفسایدا بوو و لەبەرەوەی ئەو بەشە ئەتوانێت گۆڵی پێ بکرێ ئێستا بەپێی یاسا تازەکە بۆیە ئەو گۆڵەش ئیلغا کرایەوە. لەبەرەوە زۆری هاوکاری باشی یاریدەدەرانی ناوبژیوانانی بەڵێ کەواتە هاوکار بووە لەم پاڵەوانێتیادا. بەڵێ کاکدانا حەمەکەریم سپاس دەکەین کە لەگەڵماندا بوویت. سپاس بۆ ئێوەش. بەڵێ ئازیزان ئێستاش دینە کۆتایی ئەم بڕگەیمان و دەگەڕێنەوە بەرنامەی کورد کۆنێکشن. سڵاوتان لێبێت. سپاس هێرۆ. مایکرۆپلاستیک لەلایەن زانایان کە لە بەستەڵێکی جەمسەری باشوور کاریان کردووە دۆزرایەوە. ئەمە ناوچەیەک بوو ڕۆژانێک لە چالاکیەکانی مرۆڤ پارێزراو بوو. ئەم دۆزینەوە نوێش پەیامێک دەداتە هەموو کەسێک سەبارەت بە بەرەنگاربوونەوەی پیسبوونی ژینگە. د سالا 2019 ده کشتیا اسی اگولاز برف کشورا انتارکتیکا یا قشاگردی ریکت جبولی گرینا کشتیا بناو ارنست شاکلتن لی تشتکه بجوکتر جی هبوکو او لی دگریان او جی مایکروپلاستیک بو لسر کشتیا لیکولین ده تیمک زانای نیو دولتی هبون گو بریوبریا انستیتویا نیکتن یا زانستین دریایی بو وان نمونه این هوای آوه بفری و ناو عردی را دکرن دا لیکولین لسر شینوارن پلاستیکان بگن. انجام این وان دیماهیان دو گوارا Frontiers in Marine Science هاتن وشاندن. The analysis showed that everywhere we looked for microplastics we found them. هر جه که زاناله گریانه مایکروپلاستیک دیدینه اوه گرنگه چون که افتریای قشاگردی و گدوره که دور ده هجماردن و جهان مروفان و قطیایه. اف مایکروپلاستیکه دیاره جدرین جداتین لی هجمارا هری مزن دنمونه این بای یانجی هوای ده هاتن دیتن. او هوای هاته ورگرتن جسر آسنی گمیان هاته ورگرتن. باوری هیا پرانی جباشور امریکایه. The microplastics that we found during this study مایکروپلاستیک مدوه و کلینه دادیدین مایکروفایبر بون برنگین جدا بون و به شیوه جلوبرگ نافمالی و سیستم وایرین هم بکارتینین بون. باوری هبوکو اف جه جمد بناوی انتارکتیکا جه مایکروپلاستیکی پاراستی بو لی او درکت نراست. زانا رجدی لریبرین جهانی دکن حتی پیک و کار بکن بو و دیتنا چارسریه که بو وی کشه. Our results were و کلینا من نشان دا که اف پارچن هیریم پلاستیکی به گلک ریکان بشوی مایکروپلاستیک دیگه هنوی دریایه که واسط دیدم پاقشترین جهه گردونیه اوجی پیامک آگرنگه که هم دی چاوا رفتار دیگل گین او رگل بگرین و گه پرسک جیهانی. زانایان لیکولین لسر گیانورین دوی دریای جمدگرتی دن نکرینه. لی او باور دکن رنگ نمان آوان جبر هندی بکوان اف مایکروپلاستیکین هور خوارنه و پیمرنه یا او نزانن اوه کاد انجام خراب لسروی سیستم هستیار یا جنگه چبه. هیلین سندی دنگ امریکا.
پرۆفسۆرێکی زانکۆی ویلایەتی مەریلاند ڕادەگەینێ کە دوای ناڕەزێتەکانی چین تەحەدای دەسەڵاتدانی ناوەندی وڵاتیان کردووە و وتی ئەمە جیاوازن لە خۆپیشاندنەکانی دەیان ساڵی ڕابردوودا کە بە شێوەیەکی گشتی بەرپرسانی ناوخۆییان دەیان کردە ئارمانج. هۆ ڤۆنگ هۆنگ پرسپۆری ئابووری سیاسی لە پەیوەندیکی ڤیددیۆیدا بە ئاژانسی AP ڕاگەیاندووە کە ئەم خۆڵە ناڕەزایەتیە لە چین سەرسوورهێنەرن. ئەمە جاری یەکەم دەبێتن کە دوژمەکانی وەک دەبێت سەرۆکی چین شی جینپینگ لە دەسەڵات بکشێتەوە و دەوترێت کە تەنانەت هەندێکیش داوای ئازادی ڕادەربڕین دەکەن. بەرێ بینەرن هێژا کورد کۆنکشن لە ڤەر بەداویتێ تا جارەکە دن هەر بمینین دناو خێر و خۆشیەدا. خدا حافظ.